بە تایبەتی بۆ ئێمە لە ڕووی کللتوری و لە ڕووی هوەریەوە چۆن بتوانین ئەو پەیامە بگەێنین بە جەماوەری خۆمان کە ئەو کللتورە ئەو هوەرەی کە ئێمە لە دەوڵەتی تورکیەوە ئەی بینین بەڕاستی هەمووی وەکو دڵۆپی ژەهر وایە ئەچێتە ناو هەست و ناق و بیرکردنەوەی تاکی کوردەوە لە ڕێی شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بۆیە لێرەوە من ئەڵێم ئەرکی تەواوی هوەرمەندانی ئێمە ئەوەیە کە ئێستا لەم بارودۆخە هەستیارە بەڕاستی فشارێکی زۆر بخینە سەر کەناڵە کوردەکانی خۆمان فشارەکەشمان ئەوە بێ کە ئەبێ ئیتر تا ئێرە و بەس بێت یعنی تا ئێرە بەس بێ ئیتر مناڵی کورد بە دیار درامای تورکیەوەدا بنیشێ کە ئەمەیەکێکە لەو خەمانەی کە ئێمە بمانەوە نەمانەوێ دەوڵەتی تورکی بە هەموو شێوەیەز لە ڕێی کللتورەوە توانیوێتی بە ئاسانی دزە بکا و بێتە ناو کۆمەڵگای ئێمەوە. زۆر باشە مامۆستا کاگەنوەر دۆخە سیاسیەکە ئایا ئەمە ئەکرێت لە ڕووی سیاسیەوە ناوی چی لێ بنین مەسەلەن وڵاتێکە چێتە سەر وڵاتێکی تر و لە کۆمەڵک لە دوانی تورکیایە ناشارێتەوە دەوڵەتی تورکیا هەڵبەتە سوڵتەی سیاسی کە لە هەر کوێکیانی کوردی هەبێ ئەبێ لە ناو بچێت لە بەرامبەر ئەم پەیامانە کورد ئەبێت چۆن یەکگرتوو بێ. زۆر سپاس لە ڕاستی ئەوەی کە ئەو هێرشانەی کە لە 9 ئۆکتۆبرەوە لەلایەن حکوومەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان باکووری سووریا و ڕۆژهەڵاتی فرات دەکرێت بێگومان هۆکارەکەیەوەیە کە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 لە ڕۆژاوای کوردستان هەرێمێکی دیفاکتۆ ئەزمونێکی هاوشێوەی باشوور دروست بووە کە جگەلەوەی کە پێکهاتە سیاسی و پێکاتە ئیتنی و تایفی و مەسەبیەکانی ئەو ناوچەی لە خۆگرتووە مەسەلەن کریسیانە مەسیحیە عەرەبە تورکمانە لەژێر چەتری ئەم کانتۆنانەیە کۆبووتەوە لە هەمان کاتشا ئەتوانم بڵێم لەم کانتۆنانە ڕۆڵی بەرابەری و یەکی ژن و پیا و ڕۆڵێکی گەورەی بینیوە لە بەدەستهێنانی مافی ژن و پیا و ئەوە دیوێکی بووە دیوێکیشی ئەوە بووە کە لە ڕووی سیاسیەوە ئەم کانتۆنانە لە ڕابردوو هێزەکانی یەپەگە و یەپەژە و لە ئێستا هێزەکانی هەسەدا مەسەلەن توانیویانە ڕەمزی قارەمانێتی بن بەرامبەر بە گروپی تیرۆریستی داعش وە گروپە ئیسلامیە متتەڕیفەکان و ڕادیکاڵەکانی ئەو منتقەیەوە جگەلەوەی کە لە سەردەستی ئەم گەریلایەنەیە ئەم شەڕوانانە ڕێگانە درا کۆمانێ داگیر بکرێ و بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان وەلامان کەسە ئەوەی کە ویلایەتی ڕقەی لە دەستی داعشساندەوە مەسەلەن هێزەکانی شەڕوانان بوون بۆیە لەوە ئێمە هەست دەکەین کە تورکیا جگەلەوەی کە ئەوەی کە جەنا بدوتێت پێی وایە ئەگەر دەوڵەتێک لە ئاسمانیش دروست بکرێ بۆ کورد ئەو مخالفێتی و لە هەمان کاتە مۆزوعەکە ئەوەیە کە هەست بە مەترسی دروستبوونی کیانێک لە ڕۆژاوای کوردستانەکە لانی کەم هاوشێوەی ئەوەی باشووری کوردستان یا لانی کەم ئەوەی لە هەر ئەگەرێکی ئاڵگۆڕی ئەو منتقەیە یا خۆرەڵاتی ناوەڕاستە مەسەلەن کیانێکی سیاسی سەربەخۆی کوردی دروست بێ و جگەلەوەی کە ئەو نەیشاردۆتەوە مەسەلەن چیە پەگە چیە پەژە چ پێدا تەنانەت تەفدەم و هەسەدە و ئەوانە هەمووی بە درێژکراوی پارتی کرێکەکانی کوردستان ئەزانێ وە لە کاتێکا من پێم وایە ئەمە مۆزوع ئاسلیەکە نییە بەڵکو مۆزوعەکە کوردبوونە منەوە پرسیارە بکەم کاگەنوەر یعنی لە سەرەکانی لە گرێسپی ئەوەی کە بردومان کرا مەسەلەن من مناڵێکم بینی مامۆستا لە تۆڕە کۆمەڵاتیەکانی و لە تەلەڤیزیۆنەکانی شەیە بەناو کۆڵانەکانە گەڕێت دایک و باوکی شەهید بۆ نازانێت سەرگەردانە یعنی ئەمە هەسەدەیە ئەمە پەکەکەیە یاخود قەزیەکە کوردبوونە بەڵێ بێگومان قەزیەکە کوردبوونە مەسەلەکە هەرەوە نیە ینی لە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تاریخی سیاسەتی تورکیا بەرامبەر بە هەر بزوتنەوەیەکی سیاسی کوردی هەنگاوێکی نێگەتیڤ بۆ نەرێنی بۆ بەشدار بۆ لە شکستپێنانی ئەم ئەزمونانە جگە لە ئەزمونەکانی خۆی مەسەلەن لە ساڵی 1984 لە ڕاپەڕینی بەهاری ئەزمموی بەهاری کوردستان لەنەوە تو یەک و تا ئاگا بە مۆزوعی ڕیفراندۆم و ئێستاش تورکیا بێگومانەوەی نەشادۆتەوە کە ئەو لە هەر شوێنێک مۆزوعێکی کوردی جددی کیانێکی سیاسی هێزێکی سیاسی شۆڕژگەر هەبێ ئەو دژایەتیەکە وە لە بەرامبەر ئەوەی کە بەڕاستی ناتەبیعیە ئەو هاوپەیمانیەتە بێمۆڕاڵ و بێبەرپرسیانەی وڵاتێکگرتوەکانی ئەمریکایە لەگەڵ ئەم دەوڵەتە کە بەبەرچاویەوە بەبەرچاوی ناتۆ بەبەرچاوی دنیاەوەی کە تۆوتت ژنان و منداڵان قەتڵ و ئامەکە و خەڵک برسیەکە و
خانوەکانیان ئەڕوخێنێ و چەکی قەدەغەکراوە بەکارێنێ مۆزوع ئەوکۆیە بەڕاستی کۆمەلگای نێودوڵەتی کە چاولەوانە ئەپۆشێ بێگومان هێشتا و هاوکێشەیە وازەحەکە لە نێوان هاوپەیمانێتی و یا هەڵبژاردننی ڕۆژاوای کوردستان و کورد و تورکیا ئەمریکا بێگومان لە هەموو حاڵەتانەیە تورکیا هەڵبژاردووە رووسیا هەروەها بێگومان ئەوەی کە ئێستا دەرفەتێکی باشی بۆ ڕۆژاوای کوردستان خوڵقاندۆیەکە ئەو تاکتیکە سیاسیانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کوێریانە بۆ هاوپەیمانێتی بۆ ڕێکەوتنێک لەگەڵ سووریا و بە ئاگاداری ئێرانیەکان و ڕووسەکان بتسەوری من ئەوە خاڵێکی گرنگە و لەوەش گرنگترەوە بوو ئەو بەرگریەی کە شەڕوانان و هێزەکانی هەسەدان نواندویانە لە گرێسپی و سەرەکانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە نەزەری من پارسەنگی هێزەکەی گۆڕیە بۆی کە وڵاتیەکەتۆکانی ئەمریکا جارێش کە پیاچوونەوە بۆ چوونەکانی بکە بتوانن مەسەلەن لانی کەم ڕێکەوتنێک بکەن کە شەڕەکەیان کۆتایی پێ بێ ئەگەر ڕێمەلات هەڵبەتە ئێمە تا ئێستاش لە ئەمنە سوورەکەین و بەرنامەکەمان لە بینای ئەمنە سوورەکەیە هەرچەندە کەمپینەکە وەستێنراوە بەڵام هەشتا خەڵک بە حەماسەوە ڕووەکاتە شوێنەکە و هاوکاری کەمپینەکە کایەوێ بڕێک کۆمەگوێنێتە خوشک و براکانی لە ڕۆژاوای کوردستان ئەمەش دەلالەتی ئەوەیە کە قەزیەکە لەسەر کوردبوونە نەپەیوەندی بە پارتێکی سیاسیەوە هەبێ مامۆستا یعنی لە زۆر لە پێشهاتەکانە لە شەڕی داعشە لە دوای شەڕی داعشە ئەم ئەخیرن کە ئێستا حالیان لە سەرەکانی و دەوروبەری کورد قەتڵەکرێت و قەتڵ عامەکرێت و ئەمانە بە ناوی ئاینەوە بە سوورەتی فەتحەوە جێن بۆ سەرێمە ئێمەش سەیرەکەین پاکترین ئاین و جێبەجێکردنی ئاین لای ئێمە لای کووردە سەدان 98 بۆ 99 مسلمانە یعنی بۆ بە ناوی ئاینەوە ئاوامان لێ ئەەکەن ئێمە ئاین پەروەرنین بەداخەوە مبالغە و مجاملە نییە ئەگەر بڵێم لە پێشی زۆرێک لەو گەل و نەتەوانەوەین بۆ خزمەتکردنی ئاینیش کە ئێستا ئەوان شەڕی ئاین بە ئێمە فرۆشن ئەوەندەی کە کورد خزمەتی بە ئاین کردووە ئەوەندەی کە کورد خزمەتی بە شریعەتی ئیسلام کردووە وەکوتم مبالغە نییە کە بڵێم نە تورک نە فارس نە عەرەب ئەوەندە خزمەتی دینیان نەکردووە یعنی بەداخەوە ئێمە وەکوتم سەدامی دیکتاتۆر ئاین ئەکا بە چەکی دەستی ئەوە ئەردۆغانیش ئاین ئەکا بە چەکی دەستی بۆ قەتڵ عامی وڵاتی ئێمە و بۆ فەتحی وڵاتی ئێمە بەڵام بابەتێک هەیە یەکجار ناخەژێنە بابەتێک هەیە یەکجار ئازاربەخشە کە من ئەیبینم ئێمەی میلەتی کورد چەندە لە ڕێگەی دینەوە هەستی دیندارانە و سۆزی دیندارانەمان بۆ گەل و نەتەوەکانی کە جوڵاوە براکانمان لە خواروی عێراق و لە پارێزگاکانی خۆری عێراق کە لیانە قەومەی ئێمە دوعایان بۆکەین کاکە بە کوڵ و بە دڵ و بە هاوار و بە گەرم و گوڕی لە مینبەرەکانمانەوە دوعامانە کرد خۆیان براکانمان لە غەزە بپارێزی ئێستا بەداخەوە شەل و قەلەکانی غەزە دوعا بۆ ئەردۆغانەکەن کە دەستی ئەردۆغان بۆ سەر ئێمە درێژ بێ ئەمە بەداخەوە جێگەی زۆر ناڕازی بوونە جێگەی ئازارە من بۆ خۆم ئازارە چێژم کە وڵاتی ئێمە بە تایبەت ئەو خۆ پیشاندان و هاتنە سەرجادەمان بۆ قەسفی جوولەکە کرد بۆ غەزە بەداخەوە ئێستا بە پێویست نایبینم لە وڵاتی ئێمە کە بۆ براکانمان لە سەرەکانی و براکانمان لە کۆبانی و براکانی ترمان لە ڕۆژئاوا بینە سەرخەت وەکوتم ئەوەی کە ئەردۆغان کردی لە باکووری کوردستانە خراپتری کردووە لە ڕۆژئاوا یعنی ئەو قەتڵ عامەی کە لە شەڕناخا دەستی پێکرد لە جزیرە ئەنفالێکی کرد لە سلوپیا ئەنفالێکی کرد لە وێرانکردنی گوند وڵاتیەکانی ئێمە لە قەندیلە ئەنفالێکی کرد بۆیە بەداخەوە کە ئاینی کردو بە چەکی دەستی من گومانم نییە لەوەی کە هەر کەسی ئاین کا بە چەکی دەستی بۆ قەتڵ عامکردنی هەر میلەتێ من لە جێگەکانی کە و لە میدیاکانی کە شتومە نەحەزەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کاکە شێخ سەعیدی پیران مەلاب و پێشەوایەکی ئاینی و نەتەوەی و نیشتیمانی ئێمەش بوو بۆیە کردیان بە سێدارە قازی پێشەوا هەر مەلاب و بۆیە کردیان بە سێدارە زانیان کە کووردە زۆر بە دڵێکی پاک و بە دڵێکی بێگرد و بە خزمەتێکی باشەوە خزمەت بە نەتەوە ئەکا بەبێ ئەوەی چاومان لە ئەرز و ئاو وڵاتی وێران بووی هیچ گەل و نەتەوەیەکی تریش بێ ئەو خزمەتێک کە ئێمە کردومانە حتا احترامی متەبادلمان بەرامبەر بە نەتەوەکانی تریش بووە بەڵام ئەو بێویژدانەی ئێستا من لەناو ئەم نەتەوانەی کە گەلی ئێمەی تیا دابەش بووە بەداخەوە بێویژدانەی ئەیبینم لە جێگەکانی کا نایبینم کاکە منێکی مەلا لە میبەرەکەمەوە بۆ بۆرما ئەگریام
بۆ مسلمانانی بۆرما گریام ئەمە خوا مسلمانە بۆرمیەکان بپارێزی لەوێ لە ژێردەستی بوزیەکانە خوایە مسلمانانی فەڵەستین بپارێزی لە ژێردەستی جوولەکە ئێستا خێرە برا مسلمانەکانمان لە فەڵەستین و برا مسلمانەکانمان لە نازانم فلانە وڵاتی تر یەن دوعا بۆ ئەردۆغانەکەن و لە پاڵپشتی ئەردۆغانەکەن بۆ قەتڵ عامکردنی میلەتێ ئەمە زوڵمە ئەمە ستەمە کە ئەکرێ ئەوەی کە من ئەیڵێم هێشتا تەتەڕف و عصبیەت و دەمارگیریم نییە بۆ نەتەوەکەی خۆم بەیانی حقیقەتە ئەم قورئانەی کە ئەردۆغانە گرێتە دەستیەوە کە بە ناوی سوورەتێکی ئەم قورئانەوە کە دژی میلەتەکەی من ئەڵێ فەتحیان کەن و لە تەواوی مزگەوتەکانی تورکیا سوورەی فەتح خوێنن با سەر بکەون بەسەر ئەو مرتەدانە دەی منیش هەر ئەم قورئانە هەڵەگرم خۆیە بەخاتی ئەم قورئانەی کە ئەردۆغان هەڵی ئەگرێ لە میلەتی ئێمە خەڵکی فەقیر و هەژاری پێ ئەگوژێ بەخاتری ئەم قورئانە خۆیە بچی بەگژی ئەردۆغانە ئەم قورئانە کە کەلامی پەروەردگارە ئەم قورئانە پاڵپشتی ئەردۆغان ناکات چونکە هەر لەم قورئانە نەفی زوڵم ئەکا هەر لەم قورئانە ئەڵێ ئەو کەسەی کە زوڵم ئەکا من لێی قبول ناکەم دێ ئەوەی ئەردۆغانێکە لە ڕۆژ ئاوا زوڵمە ستەمە لەگەل و ملەتێکی مسلمانی وەچە مسلمان ئەشهەدو بالله ئەو خزمەتەی کە لە ڕۆژ ئاوا ئەکرێ وەڵا لە ئەستەمبوڵە نایبینم وەڵا تەحەداکەم ئەو یەکسانی و خزمەت و کاکە پاروی دەمی خۆیان بۆ یەکتری ئەگرنەوە دەی من لە ناخی دڵمەوە دوعاکەم خوا ئەم برانەی من بپارێزی دەستی فاشیستی تورک و ئەردۆغانیان بەسەرا درێژ نەکەی دەست خۆش بە مامۆستا سوپاس دەکەم خات و گەزیزە یعنی منداڵێکە بینی ئەمە خۆی تابلۆیەکی هونەریە مەسەلە منداڵێکە بینی بێدایک و باوک لە شەقامەکانە سوڕێتەوە هاوارەکە نازانێ بۆ منداڵێکە بینی دایک و باوکی شەهید بووە و ئەو قاچێکی پەڕیوە ینی ئەم تابلۆ تراژیدیانە تاکەی بەسەر میلەتی ئێمەیا بن لە بەرنامی پێشوو ڕەهەندا مامۆستایەکی ئاینی کە میوانی بەرنامەکە بوو وتی ئێمە پێشتر لە 2009 کولتور و فەرهەنگمان کۆنتڕۆڵ کراوە لەلایەن تورکەوە بۆ ئەمە لەگەڵیا هاوارێک نەبێ ئێمە دژبنی هیچ گەلێک نین دژبنی سوڵتە سیاسیەکانیانین هاوارمانە بەرامبەر سوڵتە سیاسیەکانیان پەیامی ئێوەکو هونەرمەندێک بەڵێ هەر بۆ درێژکراوی قسەکانی مامۆستا بەڕاستی لە درێژەی خەباتی میلەتی کووردا هەر لە سەرەتاوە هەتا ئێستا بەردەوام کورد لە خەبات و لە شۆڕشکردنا بوو هەمیشە بەرگری لە ماف و لە چارەنووسی خۆی و لە خاک و ئاوی خۆی کردو هیچ کاتێ هەوڵی ناو بستێ لە خاکی دراوسەکانی داگیر بکات وە گوتمان یعنی گوناحی ئەم میلەتە چییە هەموو کاتێ ئەکەوێتە بەر ئەم هێرشە توندانە هەندێ جار لەوانەیە هەندێ بارودۆخی زۆر نالەبار و کاریگەر لە هێندێ سوچەوە ڕۆشنایی بخاتە ناو کۆمەلگای تۆ ببێ بەهۆیەک بۆ ئەوەی ئەو ڕێگە هەڵەی کە بەسەریا ڕۆشتوین یاخود ئەو تەمومژە تاریکە بڕەوێنینەوە ڕەنگە ئەمە لەم دەواازەیەوە من پێشببینی ئەوە ئەەکەم ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی ئێمە ئیتر بەرامبەر بە ڕژێمی دیکتاتۆری تورکیا بۆستین لە هەموو ڕوویەکە وەکو لە ڕووی ئاینی و مامۆستانی بەڕێز قسەی لەسەرەکەن لە ڕووی سیاسی و مامۆستانی بەڕێز قسەی لەسەرەکەن و لە ڕووی هونەریەکەەوە ئێمەش ئەرکی ئێمە چییە لەم بارودۆخەیە ئەرکی ئێمە ئەوەیە بەڕاستی ئیتر ئێمە بیر لەوە بکەینەوە ئەم هەموو تراجیدەی بەسەرمان هاتۆ ئەنفال کیمیاباران هەڵەبجە شەڕی براکوژی هێرشی یەزید هەموو ئەمانە و بەمەشی بەسەرەوە بێ ئەمانە هەمووی کۆکراوی کۆمەڵێ بابەتی ناغەژێنە کە ئێمە چۆن بتوانین بە هەموو دنیای بگەێنین بەسە ئیتر ئێمەی کورد هەتاکەی لە بەردەم ئەم هێرشانە بێدەنگ بۆستین هەتاکەی ئێمە وەکو جەناب بدوتە ئەمە ڕەگەزپەرستی نییە ئەمە داکۆکیکردن نییە بە تەنها لە نەتەوەی خۆمان بەقەدەر ئەوەی من ئەمەوێ یعنی ئێستا سەیری ئەم وڵاتی ئێمەکە هەست ئەەکەی تۆش بە شێوەیەک لە شێوەکان داگیر کراوی لەژێر دەسەڵاتی سوپای تورکیا بێ ئەوەی بەخۆت بزانی کاڵات تورکیا خواردنت تورکیا کللتورت تورکیا تەلەڤزیۆنەکەت تورکیا گۆرانەکانت تورکیا هەموو شێوەکان هاتۆتە ناوە بێ ئەوەی بە خۆمان بزانین لەبەر ئەمە زەنگێکی مەترسیدارە یعنی زەنگێکە بۆ ئێمە بەهۆش خۆمان بەڵێ بەهۆش خۆمان نابینەوە قسە بکەین بەسە بۆ نمونە تەلەڤزیۆنەکان وەگوتم درامای تورکی ئەبێ بەدیلی بۆ دانین بەچی ئێمە بتوانین ناخی مناڵی خۆمان پاکەینەوە لەم ژارەی کە داوە بەچی ئیتر ئێمەوا لە مناڵەکانمان بکەین بۆ نمونە
هەست بکات لە ناو کوردستانە دابوونەری تێک نهاتۆتە ناو کۆمەلگاکەمانەوە ناو خێزانەکەمانەوە کە هی من شانازی پێوە بکەم بۆی ئەم بەرپرسیارەتێ بەڕاستی ئێمەی هونەرمەندان لێرەوە ڕووی دەمم لە دامەزراوەی کەناڵە ڕاگەاندنەکانە تەلەڤیزیۆنەکان سایتەکان هەموو ئەوانەی کە ئەمڕۆ ئەتوانن پامی خۆیان بگێنن لە هەموو ڕوویەکەوە ئەبێ دەستی هونەرمەند بگیرێ بۆی ئەم بابەتانە بکا بە کەرەسەیەکی دراماتیکی هونەری بتوانێت زۆر ڕاستە و خۆ بیگەێنێ بۆ دراماکانی ئێمە سەبتایتڵی زمانێکی تری لەسەر نەبێ نەچێتە وڵاتێکی ترەوە بۆ لە هەموو وڵاتەکانی ترەوە ئێمە سفرە و خوان دانین بە تەنها خەریکی سیرکردنی درامای هندی و تورکی و مەکسیکی و هەموو ئەوانەی ترکە نامۆیە بە میلەتەکەی من بەڕاستی ئێمە ئەبێت لە ئیستەوە لەم بارودۆخەوە هەوڵی خۆمان بدەین و ئەبێ بەجددی قسەی لەسەرا بکەین بۆ ئەوەی بزانین ئێمە لە کوێی دنیایان ئێمە هەتاکەی لە پەراوێ زابین و هەتاکەی دەنگمان نەچێتە دەرەوە و هیوادارم لە ڕێی ئەم بارودۆخەوە کە ئێمە بتوانین بەڕاستی پەیامی خۆمان بگەینین و فشارێکی زۆر باش و بەهێز بخەینە سەر هەموو دەم و دەستگا بەرپرسیارەتێک زۆر باشە کاگەنوەر ینی لە گلێشی گەورە لە کوردایەتی هەیە مەسەلەن پارچە پارچەیی دژیەکی قسەکردن لەسەر یەکی حتا تەنانەت دوژبنایەتی کردنی یەکی بۆ نمونە من پێم خۆش نێو پارچەی سەرکەوێ و پێی خۆش نێو پارچەی سەرکەوێ ئێستا تەرفەتێک نییە بۆ ئێمە تێبگەین کە تەواوی تر کەس پاڵ پشتمان نەبووە تا سەرۆکی گەورەترین زلهێزی دنیا کە دۆناڵد ترەمپ پاڵێ کوردەکان شەڕکەری ئازان بەڵام ئێمە بە پارەش ویشیان بۆ کردوین ینی تا ئەو ڕادەیە قسە ئەکا کەچی ئەبینێ کە میلەتەکەی ئێمە قەتڵعامە کرێ قسەیەوە لەو بارەیەوە ئەنگە ڕوانگە سیاسیەکە و نابێتەوە میلەتەیە خرێ زانی بەداخەوە ئێمە هەموو جار کە ئەم کێشە و قەیرانانە ئەم قەیران سیاسیانە ڕوو لە پارچەیەکی کوردستانەکە ئێمە دیسان باسی یەکگرت و هاوپەیمانێتی و نزیکبوونەوەی هێزە سیاسیەکانەکەین بەڵام لە واقعدا ئێمە بە درێژایی ئەتوانم بڵێم ئەوەی من زۆر دیقەتماوەتێ لە بە درێژایی 50 ساڵی ڕابردوو ئەمە ئەم یەکگرتووە نابینین مەسەلەن هاوپەیمانێتێکی جددی بەرەیەکی کوردستانی پلاتفۆرمێتی یەکگرتوو مثلا ئەمڕۆ کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە هۆڵندا بەسراوە بەڵام مەسەلەن هەندێک هێز بەشدارتیانین بەوەی کە هەژمونی مەسەلەن پێکاکای بەسەرەوەیە و مەسەلەن پەرلەمانی کوردستان لە منفا هەبوو نەتوانرا مەسەلەن هەلومەرجێک بخۆکەندرێ جێگای هەموو هێزە کوردیەکان بێ و بتوانێت داکۆچی لە مەسلەی ڕەوای گەلی کورت بکە نەک ئیدۆلۆژی حیزبێک و مانیفێستی حیزبێک نەیتوانی سەرکەوتوو بێ و بەداخەوە ئەبێ بڵێم کە مەسەن لە ڕووداوێکی وەکو ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر ڕۆژاوە هەندێک لە میدیا باز لەوەکەن کە بەشێک لە هێزی کوردی خۆر ئاوایی لە پاسپای تورکیا شەڕی ڕۆژاواکەن مەسەلەن ئەمە خیانەتە بەڵام لە هەمان کاتدا ئەبێ سەرچاوەکەی چییە و لە هەمان کاتە ئەم هێزگە لە سیاسیانە هێزگەلی سیاسی باشووری کوردستان بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیەکانیان مەسەلەن لەگەڵ ئێرانەکە هەندێک لێدوان و سیاست بەڕێوە چێ ڕەنگە کوردەکانی ڕۆژهەڵات نیگەرانکەوە پێچەوانەوە مەسەلەن هەندێک هێزگەل هەیە لەگەڵ عێراق پەیوەندیان هەیە کە ڕەنگە باشووری کوردستان نیگەرانکەوە بە ئەمە بە درێژایی بۆیە بە نظری من ئەوەی جەنابەت دەیڵێ هەتاوەکو ئەمە تحقیق نەبێ ئەم هاوپەیمانێتێنەتەوەی ئەم هاوپشتینەتەوەییە لە باشتر ئەم وڵاتانە ئەتوانن بەکارمان بێن فشارمان بخەنە سەر ئەوەی کە تورکیا ئێستا پەلاماری ڕۆژاوای کوردستانەدا تحسیل حاصلە و بە نظری من 100% یەقینم هەیە ئەگەر پاتە ڕۆژ ئاوا بکەوێ پەلاماری شنگالیەدا بە بیانووی هێزگەلی جیاواز پەلاماری کەمپی مەخمورەدا بە ئاوارەکانی باکووری کوردستانی لێەوە پەلاماری قەندیلەدا بە قسەی خۆی کە لە قوسێکە تیرۆریستی لێە پارتی کرێکارانی کوردستانی لێەوە بە نظری ئەمە هەدەفەکەەوە نییە ئەوان نایشارنەوە مەسەلەن لەم ڕۆژانەیە سەلەن میدیای تورکی و لە چەند جەلەسەی حکوومەتی تورکیا و تەنانەت لە جەلسەیەکی ساڵانەی نهێنی پەرلەمانی تورکیاکە بەڕێوەچێ بە نهێنی و نادرێ بە میدیاکان ئەوان خەون بەوە بینن کە دەست بگرنەوە بەسەر ویلایەتی مووسڵ و هێشتا کەرکووک و ئەم ناوچانش بە بەشێک لە ئیمپراتۆرەتی پێشووی عوسمانی و بە سنووری خۆیان ێزان و خۆش دەزانی مەسەلەن لە ساڵی 1974ەوە پەلاماری باکووری قوبروسی داوە داگیری کردووە بە بیانی بوونی تورک و پەلاماری هاتای داوە لە سووریا داگیری کردووە و پەلاماری مەسەلەن ئەوێ بەشێک لە ناوچەنشینەکانی بولگاریا کە سنووری پێوەتی تورکی لێن بەی خۆی زانێ و ئەو
شەڕ و ئاژاوانەی لە عێراق ڕووەدا دەستی تایەتی و ئەو شەڕ و ئاژاوانەی لە لوبنان دەستیایەتی و خۆشتان نەزانن لە ماوەی ڕابردوودا لە ئاژاو خەیرانەکانی لیبیا ڕۆڵی گەورەی هەبوو تا ئێساش نایە لە حکوومەتێکی کارا پێک بێ بە نەزەری من تورکیا ئەوەی بۆی بکرێ ئەیکرێ ئەیکا و قسەکە ئەوەیە ئێمە هەمیشە قسەیەکی نامەنتەقیمان کردوەیە کە هەمیشە ئێمەڵین ئەمریکا دۆستمانە ئێمە هاوپەیمانی ئەمریکا لە کاتێکا بەڕاستی کاگزانە ئەمریکا دۆستێکی ئۆتۆمان هەیە کە فعلی لە ڕاستیە ئەوەی کە ئەمریکا و رووسایەکەن بە نظری من سیاسەتێکی تەبیعی و بێمۆڕالان بەڕێوەچی ئەوانش ناوێن نەناوە دۆز ئەوان نایە ناوە بەرژەوەندیەکان وەکوتیشم لە بینی کورد و تورکیا حتمما ئەمریکا بەپێی بەرژەوەندی ئابوووریەکانی تورکیا هەڵبژێرن بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە ئەگەرمانەیە مەسەلەن بایکۆتی تورکیا بکەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ڕۆژاوای کوردستان ئەوەندە ئیمکانات هەیە مەسەلەن ئەگەر نەوت لە کوێ ئەنێرێ مەسەلەن بۆ معلوماتی جەنابێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە سەدان ملیۆن دۆلاردا چۆتە سەردا هاتی تورکیا تەنها لە ڕێگای هێڵی فڕۆکەوانی و لە ڕێگای ئەو گەشتانەی کە لە هەرێمی باشووری کوردستانەوە بۆ سەفەر و سیاحا کرێت تورکیا ینی داهاتێکی خەیاڵیە بۆ معلوماتی جەنابێت ینی خەڵک لە جیاتی بڕێتە تورکیا ئەتوانێت بڕاتە ئازەربایجان ئەتوانێت بڕاتە ئەرمەنستان ئەتوانێت بڕاتە مەسەن وڵاتێکی تر ئەوە بۆ خۆی کاریگەری هەیە بەڵام بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی بەرچاوی نەبووە لە هوشیارکردنەوەی کۆمەلگا و مەسەلەن ئەوەی کە ئەم هەم گەزیزەخان و هەم مامۆساژ باسییان کرد لە بەرەمهێنانی درامای تورکی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دراسەیەکی ئەم کەناڵانەی نەکردووە بگرە لەوانەیە نەکدا ئەم لەوانەیە بە مەبەست هەندێک بەرنامە پێشەکرابی هەندێک کەناڵدانرابێ ڕەنگە بە دەعمی حکوومەتی تورکیا بەڕێوە بچێ بۆی کە بتوانێت هەیمەنەی کللتوری و فەرهەنگی بکە بە نەزەری من هیچی کەمتر نییە لەو هێرشە سەربازیانە ئیکا مناڵە کوشێ لێرە ئەوێ کللتورێک بخڵقێنێ ئەوەی کە مەسەلەن لە تورکیا هەیە کە لەگەڵ ڕەنگە لەگەڵ کللتوری ئێرە نەگونجێ کە ڕەنگە کاریگەری نێگەتیڤ لەسەر خێزان دانێ لە بواری سیاسی دانێ وەلانی کەمەوە واکە مەسەلەن تۆ لێرە نتوانانی فیلمی باش بەرەمپێنی سینەمای باش بەرەمپێنی نتوانانی ڕۆژنامەی باش نتوانانی نووسری باش بەرەمپێنی کە ئەوە نەخوە دێ فیلمی فارسی و تورکی بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە و نازانم بۆ داهاتوو بەڵام نەیتوانیوە ئەو بەرپرسیاریەتانە بە جددی وەکو هەستێکی نیشتیمانی و نەتەوەی وەکو هەستێکی ئەخلاقی مامەڵەیان لەگەڵ بکە بتوانێت کۆنتترۆلی بکە بتوانێت دراسی بکە شەرنی هیچ فیلمێکی تورکی ڕێگانە دەی بڵاو نەبێتەوە شەرنی هیچ کاڵایەکی تورکی نێڵی بێتە کوردستان بەڵام بە نەزەری من پێویستی بە دراستەی ورد هەیە پێویستی بەوە هەیە کە لایەنی پەیوەندیدار مەسەلەن تۆ جارە گرێبەستێکی نەوتیت هەیە بۆ ماوەی 50 ساڵش تا شەفاف نییە و بەشێکی ئەو ڕێک نەکەوتنەی نێوان هەرێم و بەغا لەسەر کەیسی نەوت و لەسەر بودجا لە نێوان هەولێر و بەغا بە نەزەری من تورکیا نایە لە ڕێگای پێنادا ئەوێ هەمیشە ئاوەساکە ئاوا بەڕاهینی بێڵێتەوە نێڵەتەکەگومان ئەنی کاگەن وەرەگەر بێت و ئەمەش سەر نەگرێت و حکوومەت یارم بەدیلێکی نەبێ دووبارە خەڵک دڕوبەڕووی قەیران و بێمەعاشی و 50 ڕۆژ و 6 ڕۆژ بێتەوە ئەو وەختە مەش قڕکردنێکی ترنی لە بواری اقتصادی و بۆ هەرێمی کوردستان بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بە نەزەری من ئەو هێزانی کە تەیدی ئەم سیاسەتەکەن ئەبێ ڕێگانەدەن بۆی کە جارێکتر لەژێر هەر بیانویەکە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا تێکچێ ئەم تێکچوونی پەیوەندیەکان جگە لە بارودۆخە ئابوووریەکە و ئەم فشارانی کە تورکیا لەسەر ڕۆژاوادایانێ و ئەم شەڕانەی کە ئیکا بە نظری من لەوانەیە عێراقیش بیر لەوە بکاتەوە ئەگەر وایە بۆ پەلاماری کوردستان نەدا چێ قساکە چێ دێتە دەنگ لەسەر قەتڵ و عام ئەوەی کە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم بینیمان مەسەلەن ئەمریکا بۆ خۆی چرای سەوزی هەڵکرد دۆناڵد ترامپ ئەڵێ ڕەنگە ئەمە کەرکووک کە شارێکی سووریا بوو ئەڵێ هێزەکان هێرشیان کرد لەگەڵ کوردەکان شەڕیان نەکرد نازانێت تەنانەت کەرکووکشی عێراقە مەسەلەن و بەنظر کاکزانە ئەمە بۆی هەیە ڕێگا خۆشکە بۆ ئێرانیش کە مەسەلەن زیاتر قەتڵ و عامی کوردەکان بکە ئەمە مەسەلەن واکە لە ئەردۆگان سبێنێکە گەڕایەوە لە هێرشی تێکشکاوەکانی بۆ سەر ڕۆژاوە دیسان پەلاماری ئەندام پەرلەمانەکان و سەرۆشاریەکان و سەرۆکشارەوانیەکاندا ئەوەندەی تربیان خاتە زیندانەوە بەڕاستی کۆمەڵگای نێودەوڵەتی لە بەرامبەر ئەمانەیە نەیتوانیوە مەسەلەن ڕۆڵی ئەکتیڤ ببینێ ڕۆڵی کارا ببینێ بۆی ئەوەی کە هەیە مەسەلە سیاسەتی دروست و واقعیە کە بە نەزەری من کوردێشتا نەیتوانی و ئەم سیاسەتی دروست زۆر باش واقعیە بکە مامۆستا ئەبینی کە ئێستا لێرە چەند ڕۆژێکە کەمپینێکەیە ئەو کەمپینە چوار ڕێکخراو لە ئەوەی کەمانە و دەلالەتی خۆی مەسەلەن لەو ئەمنە سوورەیە کە ڕەمزی ئەشکەنجەدانی خەڵکی کوردستان بۆ ئێستا بووە بە پەناگەیەک بۆ کۆکردنەوەی کۆمەک و خەڵکێکی باش هاتووە ئەمانە تا چەند کاریگەرە بێ لەسەر دروستکردنی هەستی نیشتیمانی و نەتەوەیی کە خەڵکێک مەسەلەن خەڵک هاتووە کرێکاری کردووە دوای پاری دوو ڕۆژی کرێکاری وەرگتو دایەتی بەشیری وشک ئەوە ئێستا لە ئەرشیفی کورساتا هەیە لەو دوو ڕۆژە هێناوێتی بۆ ئێرە ئەمە مەسەلەن کوردێک لە ڕۆژاوا بیبینێ لە ڕۆژەڵات لە باکوور بیبینێ ئەمە چ هەستێک دروستەکە
و لە ڕووی دینیشەوە چەند کاریگەریە بە دڵنیاییەوە کە کارزانی بەڕێز من کاک زانای بەڕێز وتم ئێمە وەکو گەلی کورد بەدەم هەموو خەڵکەکانەوە چوین بەدەم برا عەرەبەکانمانەوە چوین لە پارێزگاکانی خواڕی عێراق کە لیان قەوماوە هاتووە بۆ ئێرە بەڵام بەنیسبەت خۆشمانەوە ئەو هەستە برایەتی و ئینسانی و ئاینی و ئەخلاقیە کە ئەیبینم من لە کەناڵەکەی بەڕێستان لێرە و لە جێگەکانی کەش بەڕاستی جێگەی دڵخۆشیە ئەمە جێگەی ئاسوودەیە بۆ هەموو تاکێکی کورد لە ساڵەکانی پێشووشە کە براکانمان لە ڕۆژ ئاوا لێیان قەوما هاتنە ئێرەوە یعنی بڕوا بکە بەو ڕۆحێتەوە کە ئەیبینم لە ناو گلی ئێمە بە تایبەت لە شاری سلێمانیە ئەو هەست و سۆزە ئینسانی و ئەخلاقی و مرۆڤایەتی کە هەیە لە بینی خەڵکا وەکتۆڵی چەندەها نمونەی ئاوا هەیە خەڵک ئەگەر دوو فەردە برنج لە ماڵەکەیە بوو بێ فەردەیەکی هێناوە بۆ براکانی کە ئەیبا بۆ ڕۆژاوە چەندەها مناڵم بینی هەر لە کەناڵەکەی بەڕێستان کە ئەو ئەوە شتومەکی یاریەکەی خۆم هێناوە بۆ مناڵە ڕەفیق و هاوڕێکانی خۆم کە بیبا بۆ ڕۆژ ئاوا بۆیە ئەمە ئەو ڕۆژانەمان بیرەخاتەوە کە کاتێ لە کۆڕەوەکە لە 92 ئێمە لێمان قەوما کە ڕۆشتینە دیوی ڕۆژهەڵاتە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە براکانمان خوشکەکانمان لەوێ چۆن هاتن بەدەمی ئێمەوە ئەمانیش لێرە کە ئێستا لێیان قەوماوە ئێمە ئاوا ئەچین بەدەمیانەوە ئەمە ئەرکی ئەخلاقی و ئینسانیە ئەمە ئەرکی حتا هاوزمانی و نەتەوەییشە ئەرکێکی پێویستە لەسەر شانمان سەدەقەکردن و ئیحسانکردن لە کاتێکا بۆ غەیر خێر و پاداشی گەورەی هەبێ لە کاتێکی ئاوا بۆ براکانمان کە پێویستە لەسەر شانمان وەکوتم دوو جاری ئەرکی ئاینیە و جارێکیش ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی و نەتەوەیی خۆمانە ئەیکەین بەڕاستی هەر کەسێ بۆ خۆی بە دینارێ بە درهەمێ بە دەنکە برنجێ بە دەبەیە زەیت هاوکاری ئەو برانامنی کرد براکانمانیان کردبێ لە ڕۆژ ئاوا و دڵی مناڵێکیان لەوێ خۆش کردبێ گومانی نەبێ لەوەی لە دنیا و لە دوا ڕۆژی شاخوا دڵیان خۆشەکە من بۆ تەواوکەری قسەکەی مامۆسایانی بەڕێز پێویستمان بەوەیە کە کورد ئەوا چۆن لە کاتی حساسەکانە بە دەمی یەکەوەین دەتخوا سیاسیەکانیشمان دەتخوا بەرپرسانی وڵاتیشمان دەوەرن ئێمە ئاوا بە دەمی براکانمانەوەین ئێوە شوەرن قسەتان یەخەن کەلیمەتان یەخەن وەک ئەم مامۆسا و خوشکە بەڕێزەم وتی وەرن چیتر درامای تورکیمان واز لێبێنن من ئێستا بۆ یەکەم جارە لە پەنای ئەم خوشکە بەڕێزەما دانیشم کاتێ سەیری درامای ئەو درامای کە باس لە گەردەلول ئەەکەم ئەم خوشکە بەڕێزم ئەبینم لە گەردەلولە بەڕاستی هەستێکی ئینسانی و هەستێکی شۆڕژگێڕی و هەستێکی خەباتی لە ناخی مناڵەکەشدەوەرنەوەکانمان لەسەر ئەوە گۆشکن کە هاوکاری ئەم خوشک و برا بەڕێزانەمان کەن چەندەها درامای نەتەوەی و نیشتیمانی تر ئەوە نیشانی گەنجولاوەکانی ئێمە بن نەک درامای تورکی بەداخەوە تدمیری وڵاتی ئێمەی کردووە تدمیری ژیانی ئێمەی کردووە تدمیری حیاتی ئێمەی کردووە هەر لەگەڵ جەناب تا بەرنامەیەکی کە باسی هۆکاری زۆربوونی ڕێژەی تەلاقمان کرد کە یەکێ لە هۆکارەکان ئەم دراما سەقەتانەیە کە لە میدیاکانەوە بۆ ئێمە لێ کوشتنە تەلاقە جیابوونەوەیە گوێنەگرتنی مناڵە بۆ باوکە بۆ مناڵ زۆرێک لە کارەساتەکانی تر بۆی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئێمەی میلەتی کورد قسەمان کەلیمەمان دەستمان دڵمان یەکخەین بۆ ڕوبەڕووبنەوەی ناحەز و دوژمنەکانمان دوژمنمان وەکو من وتم لە جیهەتی سیاسیەوە هەیە بابە لە جیهەتی نەتەوەییەوە هەیە ئەوە تا لە جیهەتی ئاینیشەوە مێژوو شاهیدە ماوەیەکی زۆر ئاینیان بەکارێنەوە بۆ قات و قڕکردنی وڵاتی ئێمە بۆیە ئێمە وەکو مامەسایانی ئاینی جێگەی دڵخۆشیە لە مینبەرەکانەوە سەیریکە زۆرترین مامەسای ئاینی دوعای کردو بە براکانمان زۆرترین مامەسای ئاینی دەڵێ کاکە ئەمەی ئەردۆغانەیکە دژە بە قورئان دژە بە ئینسانیەت دژە بە کەرامەتی ئینسانەکان دژە بە وڵات و میلەت و خاک و وڵات و نیشتیمان و گەلێک دانیشتۆ حکمی خۆی ئەکات تۆ بۆ دەسی لێ ناپارێزیت و بۆ ئەتەوێ قەتڵ و عامیکەی ئێوەش دەوەکو ئێمەی مامەسایانی ئاینی چۆن هاتوینەتە سەرخەت بە هەموو دەنگ و ڕەنگ و جیاوازەکانەوە بە ڕێژەیەکی باش ئێوەش وەرنە سەرخەت کەلیمەتان یەخەن قسەتان یەخەن کە بۆ ئەوی بتوانین وڵاتەکەمان بە دوورکەین لە شەڕی ئەم دووسێ دەوڵەت و ئەم دووسێ کورد و تورک و عەرەب و فارسەوە دوژمنیان بن دۆستیان بن من ئەمڕۆ لە وتاری جومعە شاوتم مامۆسای بەڕێز ئێمە دوژمنی تورک نین ئێمە دوژمنی عەرەب نین و ئێمە دوژمنی فارسیش نین ئێمە کێشەی سیاسی و زمان و نەتەوەیمان لەگەڵ قیادەی ئەم چەند وڵاتە هەیە بەداخەوە ئێستەشی لەگەڵا بێ شیعەکان ئێمەیان بۆ بەکارهێنا ئێمەیان کرد بە چەکی دەستیان بۆ ئەوی خۆیان بچنە سەر حکم ئەوە عەقڵیەتی شیعەی ئەمڕۆ لە عێراقە کە ئەوان حکمیان بەدەستە باشە کاکە تورکەکان بچۆ مێژووی تورک لە ناو کولتوری عوسمانیەکان دەربێنە بزانم چیان ئەمێنێتەوە
کاکە قیادەی مەلاکانی ئێمە شاعر و نووسەرەکان ئێمە قبری نالی لەکوێ نالی شاعر لە ئەستەمبوڵە باشە ئەوەندە شاعیر و ئەدەب و ئەدیب و نووسەرەکانی ئێمە خزمەتیان بە حتا ئیمپراتۆرەتی عوسمانەکانیش کردووە ئەم کوردانەی لە دەرەوە بزانم خۆتان چیتان مێنێتەوە وەرە ناو وڵاتی فارسیشەوە بزانم ئەو هەموو کەسە دلێر و باش و چاک و ئەوەمان هەیە لە ناو ئەوانە خزمەتی کردووە لەوێ کاکە ئەگەر کوردی لێ دەرکەین چیتان ئەمێنێتەوە بڕە سەیری کتێبی مێژوو بکەیتەوە یاقوتی حەمەوی لە معجەم البولدان ئاڵێکی باشترین خزمەتێ بە ئینسانیەت کرابێ کوردەکان کردویانە لە دەوڵەتی شارە زور و لە دەشتی شارە زورە ئێمە خاوەنی کولتورێکی گەورەین بەڵام بەداخەوە زوڵممان لێ ئەەکەن ئەمەش بەچی ئەکرێ وەک ئەو برا بەڕێزانەوتیان ئەو خوشکە بەڕێزەوتی بە یەکەلیمەیی و هاودەستی و هاودەمی سیاسیەکانمان ئەکرێ قیادەکانمان ئەکرێ برا وەڵڵاهی ئەگەر ڕۆژ ئاوا بکەوێ وەکو ئەم بەڕێزانە وتیان و زۆرێکی تر لە چاودێرە سیاسیەکان ئەڵێن ڕۆژ ئاوا بکەوێ ئەشهەد بالله باشووریش لە ژێر خەتەرایە باشوور کە و ئەو کاتێک بڕە سەیری باکوور کە چی لێ کردووە یعنی باکوور لەسەر کۆمنتێ من بیستومە مامۆسای ڕەفیقم لە پلەی خوێندنایە لە تورکیا ئەڵێ وەڵڵاهی تەلەبەی دکتۆرای لەسەر کۆمنتێ فەسڵ کردووە ئەردۆغان یەک کۆمنت کە هاوخەمی بۆ ڕۆژ ئاوا دەربڕیوە ئێکاکە کە ڕۆژ ئاوا کەوت وەڵا باشووریش لە خەتەرە ئەو خەتەرە گەورەی کە ئێستا وڵاتە زلهێزە بێویژدانەکانیش وەک جەناب باسی ترامپ کرد کاکە ئەم نازانم ناوی چی لێ بنێم وەڵڵاهی ئەم شڕشێتەی کە بەم شێوەیە دەستی گرتووە بەسەر دەسەڵاتە لە ئەمریکا بەداخەوە ئێستا کورد بە ئینسان نازانێت دێ ئەگەر شەڕڤان و قارەمانەکان و خوشک و براکانی ئێمە نەبووایە لە ڕۆژ ئاوا تۆ نە پیاو بوو ئێستا تەراتێن بکەی لە سووریا ئەوە برا کوردەکانی ئێمەیە خوشک و برا شێرە کچووکڕەکانی ئێمە لە ڕۆژ ئاوا توانیان داعش بنێنە ژێر گڵ حیف نییە کچوو کوڕێک شەڕی بەرامبەر بە داعش کردوێ ئێستا بەدەستی چەرتەکانی ئەردۆغان بکوژرێ والله من قبري همي ما مصايش عيني يعني أتواني بالبش بيبا دقي عينيش يعني كأمانة حقي خويانا أمان بدلنيايا وحقي خويانا وإنسانيتي خويانا وخاكي خويانا من لجيجيكي كشوتم والله بملاتي خوما ومعجب ببري وبردني ولات لەلایەن ئەم برانامە و لە ئەم برا و خوشکانەمانەوە لە ڕۆژئاوا یعنی ئەو حکم و دەسەڵات و یەکسانی و خزمەتکردنە بە خاک وڵاتی خۆیانێکن کاکە ئەردۆغان لەمە زیێڕێی کردووە کە ئەگەر 10 ساڵی ئایندەی بەسەرابێ یەپەگە و یەپەژە و ئەو خوشک و برانەمان لە ڕۆژئاوا جوانترین نمونەی دەوڵەتداری نیشانەدەن بۆ ئەمانە چاویان پێ هەڵنایە هەڵبەتە خات و سوپاس مامۆستا خات و گەزیزانی وەکوتم لە مامۆستاشم پرسیە و کەمپینی کە چەند ڕۆژ لەلایەن ڕێکخراوی منداڵ پارێز ئیبراهیم ئەحمەد فاوندیشن ڕێکخراوی فریاد ڕێسەر و ئامۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەیە و بە سپۆنسەری دەستگای میدیای کوردستان هەستێکی من بخۆم لێرە ڕووماڵی ئەو بابەتەمان کردو هەستێکی گەورەی نەتەوەیشم تابینیوە جگە لەوەی خەڵک کۆمەکێکی زۆر باشی هێناوە هەستێکی گەورەی نیشتیمانی ئێستا کاتی ئیشە عملیەکان نییە ینی ئەمانە ببوو ژێنینەوە وەکە کاگەنوەر و مامۆساڵێن بۆ لە ڕۆسیاسەکەەوە هەڕێک ناکەوین دایانشت هەبوو ڕێکی نەخستین خۆلانی کە ملەتەکەمان نتوانێت لێک نزیک بێتەوە بەڕاستی بوونی ئەم کەمپینە زۆر جێی دڵخۆشیەوە من لێرەوە دەستخۆشیتان لێ ئەەکەم لە هەموو ئەو ڕێکخراوانەی کە هاوکارن لە کەناڵی کورسات کە بەردەوام وەک سەربازێکی ون لە پشت ڕووداوەکانەوە و دەنگی خەڵگە گەیەنێتە هەموو ئەو شوێنانەی کە پێویستە بێن بە ڕۆحێکی زۆر نەتەوایەتیەوە چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی نەتەوایەتیەوە چ لە ڕووی بەرپرسیارەتیەوە دەستی خوشک و براکانیان نەگرن لەم میحنەتە هیوادارم ئەوەی تا ئێستا نەیتوانیوە بە هیچ شتێکی کەمیش بەشداری بکات تەنها سبەی نێماوە ئەم کەمپینە و ئەم کەمپینە بۆ خزمەتی خوشک و براکانمانە لە ڕۆژ ئاوا یعنی ئێمە هەمووتان من منێک پێ بڵم خاڵ گەزی زەمڕۆ پەیوەندیان کردووە ئەڵێ کە ئاگامان لە کەمپینەکەیە خۆیان لە ڕۆژاواوە ئەڵێ تکایە ساوار زیادکەن چکە ساوار بۆ ئێمە هەم زوو ئەتوانین ئامادەکەین بۆ ئاوارەکان هەم خواردنێکی شە بۆ ئێمە سەحیترت کە ئەو مازوو پێ بگێرن بە دڵنیاییەوە هیوادارین ئەوەی کەمە لێرە خەڵک ئەوە بێنێ چونکە هەمومان ئەزانین کاکە زاناگیان هەموو ئاوارەیمان بینیوە ئەزانین چەند سەختە ئەزانین چەند کاریگەرە بۆ نمونە تۆ لە ماڵی خۆتا کە مناڵەکەت ڕۆژێک بەس داوای پەرداخی ئاو بکان نەدبێ بیەیتێ حاڵت چۆنە جاوەرە ئیستا ئەوان لەو میحنەتە بۆی ئەبێ هەمومان ئەم شتانە بێنینەوە بەرچاوی خۆمان ئەگەر ئێمە لە جێ ئەوان نبووینە چونکە ئێمە هەموو شتەکان
خۆشەویستەکانمان بینی بەڕاستی و هەمووی پیا تێپەڕین بۆیە دەستگرتنی ئەوان یعنی کۆمەک بۆ ئەوان هاوکاری ئەوان جێگەی ڕێزە و هیوادارم تا سبەینێش بە گڕوتینێکی ترەوە خەڵکی هەر ئامادە بێ بۆی بتوانێت علقل لەو میحنەتە ڕزگاریان کەین کە ئەمەش پامێکی ئینسانیە لە ڕێی هەمومانەوە توانین بیگەێنین و هەر لێرەشەوە وابزەم ئەوەندەی بزانم سبەینێ کۆتایی پێ کاتژمێرنەوە دەست پێەکەینەوە نۆ شەو کۆتای پێ بەڵێ اینجا لێرەوە داوا ئەەکەین ئەگەر سعات حوتی ئێوارە لە هەموو هوەرمەندەکان لە هەموو بوارەکانە ئەگەر بێن لێرە ئامادە بن بۆ بەڵێ هەشت لە حوتەوە ئامادە بن بۆی لە هەشتا کۆتایی بە داخستنی ئەم کەمپینە بێنین بە مارشێکینەتەوەی بۆی دەنگی خۆمان جارێکی تر بگەێنینە هوەرمەندان لە ڕۆژ ببوورە هەموو خوشک و براکانمان لە ڕۆژئاوا لە ڕێ ئەو مارشەوە ئەتوانین هاوکاری و جارێکی تر کۆمەکی خۆمان بە دەنگ بە دڵ و بە ڕۆح بگەێنینە کوردانی ڕۆژئاوا زۆر باشە کاگەنوەریانی بەڕێزت تیشکت خستە سەر ئەوەی کە سیاسەکان کۆمەڵی شتە بووە مەسەلەنەوە لە کەنەکەی ڕێک ناکەون مەسەلەن کۆنگرینەتەوەی ویستیان لە کوردستان شتێک دروستکەن ڕێک نەکەوتن ئەوەی ئەوروپا ڕێک نەکەوتن بەڵام هەستەکەی هەم لە سوۆسیال میدیایە هەم مەسەلەن لە کۆمەکردنە هەم لە خۆپشاندانەکانە یەک خیتابیەک هەیە وەسەلەن لە کۆمەکی ئاوا من هەستمەوە نەکردوێت چێ بڵێ من یەکێتیم من پارتی من گۆڕانم ئیسلامیم کام هێزم هەمووی هاتۆ کۆمەکی هێناوە مەسەلەن من خەڵکم بینیەوە لە دەنگ و ڕەنجی جیا ئەمانە چۆن زیاتر تیشی بخرێتە سەر زۆر گەورەتر بکرێ و گەشەی زیاتر بکە خۆی ئەمە لە ڕاستیە کارێکی ئینسانی و کارێکی ئەخلاقانەیە بۆ پشتیوانیکردن لە تگەل لە کوردانی ڕۆژاوە لە هەر بارودۆخێکی نەهەمواری چ سیاسی چ جەنگ چ سروشتی کەیەتە پێشەوە ئەوەندەی من بزانم هەر کورسات و ئەم ڕێکخراوانی کە جەناوت باس کرد لە پرسی بوومە لەرزەکەی ڕۆژهەڵات و لە پرسی کۆبانی و لە پرسی تریشە ئەم حزورەی هەبووە ئەمە بە نظری من پێویستە مەسەلەن ئەم کارانە باشتر بەڕێوە بخرێت لە چوارچەوەی مەسەلەن ئەوەی کە مانگی سووری ناوە ڕێکخراوی فریاگوزاریە هەر شتێکە بەڵام مەسەلەن پێویستی بەوەیە فۆرمەڵبندی بکرێ باشتر ڕێک بخرێەوە لە هەر هەلومەرجی ژوادا کە دێتە پێشەوە بتوانێت مەسەلەن ڕۆڵی گەورەی هەبێ لە هاوکاریکردن و خزمەتگوزاری ئەو بە نەزەری من ئەمە دیوێکی تریشی ئەرکی حکوومەت هەرێمی کوردستان ئەوەیە کە مثلەن دەعمی زۆری ئەم پرۆژانە بکە وەلانی کەم خۆشی من نازانم تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئەتوانێت هاوکاری ڕۆژئاوا بکە لە ژێر فشاری تورکیا و داخستنی بەشێ لە سنوورەکان وانە بەڵام بێگومان حەقا ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە زۆر بەرچاوتر ببینێ و لەگەڵەوەشە من هیوادارمەوەی کەمە شاری سلێمانی بە تایبەتی هەمیشە پێشەنگە لەم بوارەیە و مەسەرەن بە سپۆنسەری ئێوەی بەڕێز هیوادارم شارەکانی تریش ئەمە بگرێتەوە ئەگەر بکرێەوە لە شارەکانی تریش ئەمە بکەن بەسەڵی من پشتیوانی و دامێکی گەورەیە بۆ ڕۆژاوای کوردستان و لە هەمان کاتە ئەم کەمپین و پشتیوانیکردنی کە ئێوەیکەن مەسەن پێویستی بەوەیە کە لە ئاستی سیاسی بە تایبەتی ڕنگداتەوە لە ئاستی لایەنە سیاسیەکانە ڕنگداتەوە و لە ئاستی فەرهەنگی و کللتوری ڕنگداتەوە لەگەڵ ڕۆژئاوا و لە ئاستی میدیایی ڕنگداتەوە بە نەزەری من پێویستی بەوەیە کە لە کۆی بوارەکانە ئەم هاو پشتیوانەتەوەی کە باسم کرد هەبێ و بتوانێ لەو هەلومەرجانی کە لە داهاتوو بە نەزەری من لە هاوشێوی ڕۆژئاوا دێتە پێشەوە ئیمکانی هەیە دروست بێت دوا پەیامی خۆت بڵێ کاگەنوەر زۆر من هیوادارم ئەوەی کە ئەو خۆڕاگرێ لە ڕۆژاواکرێ بتوانێ مافەکانی خەڵکی ڕۆژاوای کوردستان بەدی بێنێ و ئەرکێکی ئەخلاقی هەموو تاکیش کووردە لە هەرکوێ دنیا پشتیوانی لەم بەرخودان و لەم بەرگریە بکە و لە هەمان کاتە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان لە دوای پەلاماری 9 ئۆکتۆبەر بۆ سەر ڕۆژئاوا گەم قسەیە تاوەکەم ئەبێ وازەحتر با بڵێم ئەجەندایەکی وازەحتریان هەبێ کە لە ئەگەرەکانی داهاتوودا هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستانیش ڕوبڕووی مەترسی گەورە و هاوشێوەی ڕۆژاوای کوردستانە بنەوە. سپاس کاگەنوەر خاتو گەزیزە زۆر بە کورتی دوا پەیامت هەم لەسەر کەمپینەکە کە تەنها بەیانی ماوە بەڵێ جارێکی تریش داوا لە هەموو جەماوەری شاری سلێمانی یەکەم کە تەنها سبەی نێماوە هاوکاری بکەن لە کەمپینەکەەوە پێشنیازێکی ژەکەم بەڕاستی بۆ یەکبوونمان بۆ هەمیشە بەرزڕاگرتنی هەستی نەتەوایەتیمان
ئێمە پێویستمان بە بەردەوامی ئەم شێوە کەمپینانە هەیە لە هەموو ڕوویەکەوە چ لە ڕووی کۆمەکی خۆراک و پێداویستیەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری لەوە بکە هەمیشە زەخیرەیەکی تەواوی هەبێت بۆ هەموو ئەو پێشهاتانەی کە بەرەو ڕوومانەیەتەوە. بەڵێ مامۆستا گیان دووە پەیامی بەڕێسان هەم لەسەر کەمپینەکە وم لەسەر دۆخی ڕۆژاوا بە کورتی بێسپاس. وەڵامیش دەستخۆشیتان لێ یەکەم ئومێد دەکەم هەر بەڕێزیەک هەرچی پێکرێ تەنها بەیانی ماوە بیهێنێ بۆ براو خوشکەکانمان لە ڕۆژئاوا خێر و پاداشی گەورەیە و کارێکی وەکوتم ئاینی و ئەخلاقیە و گومانیشم نییە لەوەی کە ئێمە میلەتی کورد میلەتێکی مسلمان و دڵپاکین زوڵممان لە کەس نەکردووە هەر کەسێ زوڵممان لێ بکە گومانم لەوە نییە کە خوای پەروەردگار قبوڵی ناکالێی 100 جاری کەش بکەوین هەڵەسینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا مەسعود بۆ بەڕێز خاتوو گەزیزە عومەر هەروەها بەڕێز کاک ئەنوەر حوسێن سوپاس بۆ بەڕێزتان بینەرانی خۆشەویست سوپاس بۆ تا ئەم ساتەش کەمپینەکە هاوکارانمان لە ڕێکخراوەکان لە خۆبەخشەکان سەرقاڵی ئەوەن کە کەلوپەل و ئەوانەی کە هاتووە ڕێکێخەن و بەیانیش کاژمێرنەوە دیسان کەمپینەکە دەست پێکە ئەخیر ڕۆژە تا کاژمێرنەوەی شەو بەردەوامە بێ چی لە توانات هەیە ئەتوانی بیگەێنیتە و کەمپینە بۆی ئەم زوڵم و زۆریەکەوە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی بینن و بەڕێزان باسییان لەوە کرد بتانی تۆ بە کۆمەکێک هاوکاریان بکەیت. بەرنامەی ڕاهەند کۆتای پێات تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەر شاد بن. خانمان بە ئاسانی لەگەڵ ئاهەنگی ژیان خۆمانە گونجێن بەڵام لە هەندێک بارودۆخ متمانە هەموو شتێکە لە کۆتاییدا کۆنفیلێدیم دۆزیەوە کە دەتوانین متمانەی پێ بکەین چینە نەرمەکەی ڕووی سەرەوە